آخر قفلە بە چین دەردابینە خوارێ ناتوانین هەموو دەرکەکانی ژووری و ڕئیسەکانی عاشی قفلە. بەڵای سڵاوتان لێ بێ بینیرانی ڤاڕم کاتتان باش. من ئێستا لە گەڕەکی عەدالەم لە شاری هەولێر. ئەو خوانوەی ئەو ماڵێکە لە پشتمەوە دیارە ماڵێکەکە ماڵێکی سێ کەسینەکە لە ڕۆژی پێنجشەمەوە دەرگیان لەسەر قەپات کرا و ناتوانە هاتوچۆ بەڵدی خۆیان بکەن وەک باس دەکەن بەهۆی باوکیان و پاشەوەی کە دو ساڵ پێش ئێستا ژنی هێناوە بۆیە کێشیان لەگەڵ دروست بە. من بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە کاک ئیسماعیل لە دوێنێ فەرموو. کاک ئیسماعیل سڵاو دەوێت. کاک ئیسماعیل سپاس دەکەم. ئەگەر باسێکی ئەو کێشەی خۆتم بۆ بکەی ئەو کێشەیە بۆچی ئێوە ناتوانن بە بەڵدی خۆتان هاتوچۆ بکەن بۆچی دەرگاتان بەسەر داخراوە؟ بەڵێ ئەو کێشەیمە لە بۆ 2 ساڵ پێش ئێستا دەگەڕێتەوە کە بابم هەستا خیانەتی لە داکم کرد کە دوای لێی ئاشکرا بوو. داکم تەلەفۆن لۆ ژنەکەی کرد. ژنەکەش هەستا تەلەفۆن لۆ بام کردەوە کە گوتیە خێزان دوازمان لێ ناینیتن ئەمێ پێکەوە بەرداوامی. بابیشم گەڕاوە ماڵ بە دەمانچە هەڕەشەی لە داکم کرد و دەست لەسەر قورجانە هەوڵدا بیخنچێنی. پاشانەکە ڕاز لە ماڵ ڕۆیشت. پاشەوە ئێستا کامە داوامان نووسێ لە مەحکەمە ئەویش لە ترسیەوەی هەتا داکم خانەکەی وەرنەگرتەوە چۆ بەناوی برادەرەکی کردیە. ئێستا و برادری هاتیە داوای لەسەر من نووسێ و تەنفیزی هینا و دەرکەکەی لە سەما قەپات کردووە. ینی پاشەوەی کە باوکت بەدزی ژنی دووەمی هیناوە ناهێڵن لەو خانووە بژین وەنیە؟ بەڵێ هەستا دەرگای لەسەر داخستون؟ بەڵێ لەبەرچی دەرە دەبی لۆم چۆر بکەن ئەنی ئەخۆی بێتە ئێرە ئەو دەرێم خانەکەی دەفرۆشم. لە کاتێکدا مافی داکتی لەسرە؟ بەڵێ مافی داکمی لەسرە. ڕیپارەکە چەندە؟ 10 دەفتەرە. ئەنی دەفتەر لە بەشی دایکت لێرەیە؟ بەڵێ. بۆ ئێوە چۆڵی ناکەن؟ لێ ئەمەش داوای ئەو حەقی داکم دەکەینەوە کە وەریگرینەوە. ئەی شکایەتان کردووە؟ بەڵێ شکایەتمان کردووە. بەیانی ڕۆژی دادبینیمانە. لەگەڵ باوکە دنیا؟ بەڵێ. ئەی داواکاریتان چێ ینی لە حکوومەت هێرمی کوردستانە لە پارێزگای هەولێر؟ بەڵێ ئێمە داواکاریمانوەیە کە پارێزگای هەرێم بێتە سەخت داوا دەکەن ئەو حەقی خۆمان وەرگرینەوە ئەو دەرگایش بکرێتەوە تاوەکو داکمان بێنە دەرێکا. لەکێوە ینی ئێوە لەو خانووە بەندکراون یان دایکت ناتوانێت بێتە دەر؟ ئەوە لە پێنجشەمەوە. لە پێنجشەمەوە؟ بەڵێ لە پێنجشەمە لە بەیانەکەی دەرگای داخست. ئەوە تەنفیس هاتیە بە بڕیاری محکەمەی. ینی باوکت پاشەوەی کە شکایەتی کردووە؟ ئەو بەنای برادەرەکی کردیا ئەو هاتیە شکایەتی کردیا. کێشەکە لەسەر چی ڕوویدا؟ کێشەکە لەسەرەوەی بوو کە بابم هەستا خیانەتی لە داکم کرد. خیانەتی کردووە؟ بەڵێ کە لی ئاشکرا بوو داکم تەلەفۆن لۆ ژنەکەی کرد گوتیە تو واز لە ژیانمان بینە ئەویش گوتی تەلەفۆنەکەی لەسەر قەپات کرد. بەڵێ پێشی باوکت یعنی ئێوە شکایەتان کرد بوو لە بەڵێ شکایەتمان لەسەوەی کرد کە هەڕەشەی کوشتنی لێ کردیە و بەڵێ هەڕەشەی کوشتنی لێ کردیە و لەسەر ئەوەی شکایەتمان لێ کردیا. ئەی دادگای هەڵویستی چۆن بوو چی؟ دادگای هێشتانەکە موعیدی محکەمەی مە. پێنجشەمێکەوە لەناو ئەو خانە گیرمان خواردەیە هاوسەرەکەم هەستا خانەکە لە سەنای خۆلادایە و لە ڕێگەی تەنفیزیەوە